سڵۆتان لەبێت و ئەم کاتەتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی بنەماڵەی گیانبەختکردوانی ناڕزایەتیەکان لە بەهەشزارای تاران، هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر نەخۆشخانەی سینای تاران، بەردەوامی ناڕزایەتیەکانی خەڵک دژ بە دەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئێران و کوردستان، تێکەڵچوونی سەخت لە نێوان هێزەکانی ڕۆژاوای کوردستان و گروپی تەحریرالشام و خۆپێشاندانی هاوڵاتیان لە باکووری کوردستان و هێرشی هێزەکانی ڕژیمی تورکیا بۆ سەر ناڕازیان. کۆبوونەوەی بنەماڵەی گیانبەختکردوانی ناڕزایەتیەکان لە بەهەشزەهرای تاران. ڕۆژی ڕابردوو هاوکار لەگەڵ 16هەمین ڕۆژی ناڕزایەتیەکانی خەڵک لە ئێران بنەماڵەی گیانبەختکردووان لە گۆڕستانی بەهەشزەهرای تاران کۆبوونەوە. بە پێوەڤێنانێ بەدەستمان گەیشتوون بنەماڵەی گیانبەختکردوانی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامباری ئەمساڵ بە وتنەوەی دروشمی مەرگ و نەمان بۆ دیکتاتۆر و مەرگ و نەمان بۆ خامنەئی، خوازیاری سزادانی تاوانباران و هەڵوەشانەوەی ڕژیمی کۆماری ئیسلامی بوون. شاینی باسە بۆ ماوەی زیاتر لە 5 ڕۆژە کە هێڵی ئینتەرنێتی ئێران لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بەمبەستی سەرکوتی ناڕازیان لە بێدەنگیدا پشراوە و بەستەدان هاوڵاتی بە تەقەی ڕاستەوخۆی هێزە جەنایەتکارەکانی ڕژیم گیانیان بەخت کردووە. هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر نەخۆشخانەی سینای تاران. بە وتەی سەرچاوەئاگادارەکان، هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی بە مەبەستی ڕفاندنی برینداران هێرشیان کردووەتە سەر نەخۆشخانەی سینا لە شاری تاران. بەپێی راپۆرسەکان، ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ ڕەوتی خۆپێشاندانی خەڵکی ناڕازی دژ بە دەسەڵاتی گەندەڵی کۆماری ئیسلامی لە ئێران و کوردستان، هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی ڕفاندنی بریندارانی خۆپێشاندانەکان لە شاری تاران هێرشیان کردووەتە سەر ئەو نەخۆشخانەیە و تەنانەت کۆمەڵێک لە برینداران لە کاتی نەشتەرگەریدا ڕفێندراون. شانی باسا پێرسۆنەلی دەرمانی و هاوڵاتیان کە لە ئەو نەخۆشخانەیە بوون سەرەتا ویستویانە ڕێگری لە ڕفاندنی برینداران بکەن، بەڵام ڕووبەڕووی توندوتیژیەکی زۆر بوونەتەوە. هۆشداری بەندکراوێکی زیندانی ڕاگیراو لە زیندانی کەچووی کەرەج سەبارەت بە ئەشکەنجەی منداڵان. ڕۆژی دووشەممە 22 بەفرامباری 1404 هەتاوی سۆهەیلا حەجاب بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی کەچووی شاری کەرەج ئاماژێ بەوە کردکە منداڵانی دەست بە سەرکراو لە خۆپێشاندانەکان لە ئەو زیندانە ئەشکەنجە و ئازارێکی زۆر دەبینن. لە ڕۆژانی ڕابردوودا و لە ناڕزایەتیەکانی خەڵکی ئازادیخواز لە ئێران و کوردستان، کۆمەڵێکی زۆر لە منداڵان لە شارە جیاوازەکان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. لە بەردەوامی کردەوەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی دژ بە مافی منداڵان و مافی مرۆڤ، سۆهەیلا حەجاب بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی کەچووی شاری کەرەج لە نامەیەکدا بۆ کایلی مۆرگبرێت بەندکراوی سیاسی پێشوو ئاماژێ بەوە کردووەکە کۆمەڵێکی زۆر لە منداڵان کە تەمەنیان لە نێوان 10 بۆ 12 ساڵدایە لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا ئەشکەنجادرێن و پێویستە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان سەبارەت بە ئەم کردەوە نامرۆڤانەی ڕژیم بێدەنگ نەبن. بەردەوامی ناڕزایەتیەکانی خەڵک دژ بە دەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئێران و کوردستان. ڕۆژی ڕابردوو خەڵکی ناڕازی لە دەیان شاری ئێران و کوردستان با وتنەوەی دروشم ڕژانە سەر شەقامەکان و لە 16هەمین ڕۆژی ناڕزایەتیەکاندا بەردەوامیان بە خۆپێشاندانەکاندا. بە پێوەڤێنانێ بەدەستمان گەیشتوون خەڵکی ناڕازی لە شارەکانی تاران، ورمێ، مەشهەد، کەرەج، تەورێز، ئەسپەهان، ئابدانان، کرماشان، خوڕەماوە، ئاهواز، زاهێجان و دەیان شار و شارۆچکەی دیکە شەقامەکانی شارەکانیان کردە مەیدانی مافخوازی. بەپێی راپۆرسەکان، هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم بە ترس و دڵەڕاوکێکی زۆرەوە هەوڵی سەرکوتی ناڕازیانیان داوە، بەڵام سەرکەوتوو نەبوون. هۆشداری هێزەکانی سووریای دموکراتیک ڕوو لە حکوومەتی کاتی سووریا. ڕۆژی ڕابردوو هێزەکانی سووریای دموکراتیک سەبارەت بە هەواڵە ناڕاستەکان کە حکوومەتی کاتی سووریا بە مەبەستی ڕەواییدان بە هێرشەکانی بڵاوی کردووەتەوە هۆشداری بە دەوڵەتدا.
بەپێی راپۆرتەکان ئەو هێزە با بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژە بەوە دەکات کە حکوومەتی کاتی سووریا بڵاوی کردوێتەوە کە هێزەکانی سووریای دموکراتیک لە ناوچەکانی دەیر حافر، دەیرە زور و مەسەکەنیا جوڵەیەکی زۆری سەربازی بۆمبەستی هێرش بۆ سەر چەکدارانی ڕژیمی هەبووە. لە بەردەوامی بەیاننامەکەدا نوێنەری هێزەکانی سووریای دموکراتیک جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە هیچ جوڵەیەکی سەربازیان لە ئەو ناوچەیە نەبووە و ڕژیمی سووریا بەتەنیا بەمەبەستی ڕەوایدان بە هێرشەکانی بۆ سەر حەلەب ئەو هەواڵانەی بڵاو کردوێتەوە. تێکەڵچوونی سەخت لە نێوان هێزەکانی ڕۆژاوای کوردستان و گروپی تەحریل الشام. بەپێی راپۆرتەکان کۆمەڵێک لە بارەگا و بنکەی هێزەکانی سووریای دموکراتیک لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا لەلایەن گروپی تەحریل الشامەوە گەمارۆدراوە. بەپێی راپۆرتی ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دموکراتیک گروپی تەحریل الشام کە خۆی وەکو ئەرتەشی ملی سووریا پێناسە دەکات لە ناوچەکانی عین عیسا و تەل ئابیز چەندین سەیتەرە و بارەگای سەربازی هێزەکانی گەمارۆداوە و هێرشی کردوونەتە سەر و بەهۆیەوە زیانێکی زۆریان بەرگەوتووە. لە بەردەوامی ڕاگەندراوەکەدا جەخت لەسەرەوە کراوەتەوە کە هێزەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە چوارچێوەی مافی خۆپاراستنی ڕەوادا وەڵامی هێرشیە گروپەیان داوەتەوە و کۆمەڵێکی زۆر لە چەکدارانی تەحریل الشام کوژراون. خۆپێشاندانی هاوڵاتیان لە باکووری کوردستان و هێرشی هێزەکانی ڕژیمی تورکیا بۆ سەر ناڕازیان. ڕۆژی دووشەممە 22 بەفرانباری 1404 هەتاوی کۆمەڵێکی زۆر لە هاوڵاتیانی دانیشتووی شاری ئامێد لە باکووری کوردستان بەمبەستی پشتیوانی لە ناڕزایەتیەکانی خەڵکی ئێران و کوردستان و هەروەها دژ بە هێرشەکانی حکوومەتی کاتی سووریا بۆ سەر ڕۆژاوە ڕژانە سەر شەقامەکان. بە پێو وێنانەی بەدەستمان گەیشتوون بەشتەربوانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشمی لە ڕۆژهەڵات سەرهەڵدانە لە ڕۆژاوە بەرخۆدانە و هەروەها بە ڕێخستنی ڕێپێوانێک ئاماژیان بەوە کرد کە پشتیوانی خەڵکی کوردستان لە ئەو دوو پارچەی کوردستان دەکەن و خوازیاری کۆتایی هاتنی بێدەنگیە نێودەوڵەتیەکان بوون. شاینی بەستا کۆبوونەوەی ئاشتی خوازانەی خەڵک لەلایەن هێزە سەرکوزگەرەکانی ڕژیمی کۆماری سورکیاوە هێرشکرایە سەری و بەپێی هەواڵی گەیشت و کۆمەڵێک لە هاوڵاتیان دەست بەسەر کراون. دووە هەواڵ داخوازی پارێزەرانی مافی مرۆڤ لە کۆمەڵگای نێودەوڵەتی بۆ گوشار بۆ سەر کۆماری ئیسلامی بەمبەستی ڕاگررتنی لە سێدارەزانی ناڕازیان. ڕۆژی ڕابردوو تۆڕی پارێزەرانی مافی مرۆڤ لە جیهان سەبارەت بە مەترسی لە سێدارەدان یان سەپاندنی حکمی سێدارە بەسەر ناڕازیان لە ئێران هۆشداری جدی بە کۆمەڵگای نێودەوڵەتیدا. بەپێی هەواڵی گەیشت و لە بەیاننامەکەدا ڕاگەیەندراوە ڕژیمی کۆماری ئیسلامی داستانی گشتی و هەروەها دەستگای قەزای ڕژیم بنەمای سازکردنی دۆسیەی قورس و هەروەها سەپاندنی حکمی سێدارە بەسەر ناڕازیانیان ساز کردووە و مەترسی لە سێدارەدانی ناڕازیان بێ بەشکرانیان لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و هەروەها ئەشکەنجە و ئازاریان لە کەشێکی توندی ئەمنیدا لە ئارادایە و پێویستە کۆمەڵگای نێودەوڵەتی سەبارەت بە ئەم کردەوانی ڕژیم بێدەنگ نەبێت. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.